كم ابراهيم سرەتا بەخێراتتان نەکەین ئێرە کۆڵانی گژوگیای بەهاریە لە شاری سۆران ئێمازانی شاری سۆران مەڵبەندێکی یەکجار گرینگە بۆ ساختنەوەی هەر جۆرە گژوگیای بەهاری ئەمەش بۆچی ئەگەڕێتەوە بۆ هەڵکەوتەی جوگرافی ئەو شارە ئەگەڕێتەوە ئەتوانم بڵێم ئەم شارە شارێکی یەکجار دەوڵەمەندە بە هەموو جۆرە گژوگیای بەهاری خەڵک لە هەر چوار پارچەی کوردستان سەرداری ئەم شاراکەن بۆ دەستکەوتنی هەر جۆرە گژوگیایەک ئەم کۆڵانە ئەتوانم بڵێم کۆڵانێکی یەکجار گرینگە بۆ دەستکەوتنی هەر جۆرە گژوگیای بەهاریکە هەر تاکێک ئێوێ ئەتوانم بڵێم ئەم کۆڵانە هەر گژێکە هەر خەڵکێک هەر تاکێک ئێوێ لەم کۆڵانە دەست دەکەوێت گژوگیا بەهاریەکان ئەتوانم بڵێم ڕێژیان یەکجار زۆرە ڕێژەکانی گژوگیای بەهاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە بۆ هەڵکەوتەی ئەو شارێ وەک سەرەتا ئاماژەم پێکرد کە لە هەر چوار لاوە گژوگیا بەهاریەکانی تێدا هەورداکرێت دەڤەری بارزانە دەڤەری برادۆستە دەڤەری باڵەکاتی ئەتوانم بڵێم دەورەدانی ئەو شاخ و چیانەکە هەندرێنە کارۆخە تەنانەت گەرەوانە بۆ ئەو تایبەتمەندیانە ئەگەڕێتەوە و گژەکانش ئەتوانم بڵێم من لای خۆم نزیکەی 62 گژم لای خۆم نووسیوە وەک کاسبکارێک وەک چالەکوانێک لەنا ئەو کۆڵانە کە مەسەن ئەزمونێکی زۆر لە مێژینم لە بابەتی گژوگیای بەهاری و کەوشدا هەیە ڕێواست ئەگەر بینە سەری ئەومە پێڵێن ڕێواست ئەوە ڕێواستی نێرکە ئەتوانم بڵێم خواستێکی زۆری خەڵکی لەسرە بەڵام خەڵک گلەیی ئەکا گلەیی ئەوەیەکە ئەڵێ ئەم ڕێواسە بۆ بە گوفکەوە دێنن ئەبێ گوفکەکەی لێ بکەنەوە بە زۆر لەسرم نەکەوێت وەک سەرەتا ئاماژەم پێکرد ئەتوانم بڵێم ڕێواسێ جۆری هەیە هەم نێرچی هەیە هەم بنچی هەیە هەم بەردووکەی هەیە وا کەنگر هەیە کاردی هەیە کوارگ هەیە سلێرک هەیە هەندرێشە هەیە چۆلین هەیە سۆریازە هەیە کەنگرۆشک هەیە ئەتوان بڵێم ئەگەر یەک بەیەکە ئەمڕۆکە ئاماژە بە گژەکان بکەم کاتێکی زۆری ئەوێ بۆ لایەنی تەندروستیش بە دڵنیاییەوە ئەتوانم بڵێم سوود و تایبەتمەندێکی یەکجار زۆریان هەیە ئێمە ئەتوانین بڵێن زۆربەی دکتۆران زۆربەی ئەو کەسانێکە لە بواری جیادەرمانیەکان توێژینەوەیان کردووە ئەتوانم بڵێم هەموو جۆرە گژەکان تایبەتمەندی و سوودی گرنگیان تایبەت بە خۆیان هەیە بەڵام بەداخەوە من لێرە لە کەناڵەکەی بەڕێزی ئێوە ئاماژە پێکەم ئێمە وەکو هەرێمی کوردستان نەمانتوانیوە وەک هەموو وڵاتان سوود لە گژوگیا بەهاریەکان وەرگرن بۆ لایەنی ئەدەواتی دەرمان و دروستکردنی داو دەرمان ئەوەی لە لاشمەوە پێڵێن قەلەندۆر ئەم جۆرە قەلەندۆرە خەڵکەکی زۆر دەهێنێ بۆ ئەو کەسانێک کە نەخۆشی شەکریان هەیە سوودی هەیە بەگشتی ئەتوانم بڵێم ئەم کۆڵانە هەر جۆرە گژێک هەر جۆرە گیایەک ئەوێ لەم کۆڵانە دەستەکەوێ بەڵام ئەتوانم بڵێم گژەکان کاتیان پێویستە بۆەوەی شین بنیان بڕوێن ئێستا گەر تەماشا ئێرە بکەی کۆڵانەکە بڕێک چۆڵبوونی بەخۆوە پێوە دیارە ئەوەش بۆ چێگەڕێتەوە بۆ ئەو بارانبارینە بەخوڕی کە سەرتاپای هەرێمی کوردستان و ئیدارەی سەربەخۆی سۆرانی گرتوتەوە و واتوانم بڵێم گژەکانیش بەو سەرما و سۆڵە زیانیان بەرکەوتووە خير وبركة خير وبركة خير وبركة وأندريش كاكا زوج أندريش تايبة تأوتسيو والله الرواس والله الرواس كانجري درجة كانجر بهشتي سر زمین برادوست کاکە برادۆست هەم برایە و هەم دۆستە بێگومان ڕەواز زۆر لەسەر گژوگیای بەهاریە چونکە لە ڕووی تەندروستیەوە سوودی زۆر یانی هەری گژوگیایەک و تایبەتمەندی خۆی هەیە بۆ زۆر نەخۆشە بەکاردێ و کە ئێرەش کۆڵانی گژوگیای بەهاریە ڕەواجێک زۆر لەسەر گژوگیای بەهاری هەیە بە تایبەت کەنگر و ڕێواز و کوارێک کە ڕەواجیان زۆرە خەڵکانی سیدەکانە برادۆستە لەولایەش باڵەکایەتیە و بارزان ئەوانە کە بە ناوچەی استراتیژی گژوگیای بەهاری ناسراون گژوگیایەکی زۆر باشی بەهاریان لێ ئەڕوێ بێگومان کاسبکاران لەو گژوگیا بەهاریە سوودیان پێگات و قازانج دەکەن و سوودی مادیان پێدەگات جا بەپێی گژوگیاکە دەگۆڕێ هەیە نرخی نزمە هەیە نرخی بەرزە ئەوەش ئەگەر تۆ سەر باشی و کواڵێتی گژوگیاکە
ئەو کوارگە ئیڕەسەیە ئیسی دەکا لە کوێستانەکانی کوردستانەیە کوارگەکی باشەوە ئەوە سێ چار ڕۆژە بەفر و بارانێکی زۆری لێ هاتیە لە باندێ خەڵک نەچوتێ ئەو کوارگەکی باشە ئیڕەسەیە ئەوە خواستەکی زۆری لە سۆران نرخەکەشی لە 25,000 تا 30,000 دەست پێکا چیلۆی کوارگەکی باشە ئەوە ڕقم یەک کوارگە لە سۆران بە زۆری هەیە و کوارگە لە هەولێرش خواستەکی زۆری لە سەیە ئەوە ئێستانێکە نرخەکەی 30,000ەوە ئەمە خەرچی لای سەرا و گەرەوە و ئەو گوندانەی دەوروبەری فەقیانێ بنمێردە یانی گەرەوێ سەریا وەختی بوارە خەرکەچی زۆر ئەچیتەنا ئەو شاخ و چیانە گژوجای دەینی کاردی دەینی سلێر چێ دەینێن هەندرێشێ دەینێن وەڵا جیای زۆر نەوعێ لێنە لووسکەیا لێیە مەسەلەن خەرک بەشی وا لێنێ سۆرازەیە لێیە ڕێواسی لێنە کوارجی لێنە ئەزا بە تایبەتی ئەو ڕێواسە خەرک زۆر تابیلە خواردنی ڕێواسی مادەی ڤیتامینی تێدایە ئەو ڤیتام بەس ڕێواز بە خوێ بخوری ئەو کەسەی زەخت و شتیوەی لێ نەبی سوودی زیاترە نەوع ڕێواسەکەی بنبەردووکەیە هەر ماشەڵڵا ترشەوە چی سماقی ئەدا ئەوە زۆر باشە لۆ زەهنی بەشەری لۆ مێشتی چاوەڕۆ نەکات و قووە تێخوینێ زیادەکە بەس خەرک بڕەکی جوولەی هەبی عەرەکەی بەدەنی هەبی باش ئارێ وەڵە زۆریش بەکاردێن هەتا لە شارەکانی دیش بۆ گژوگیای بەهارەت دێنەیەرە چونکە ئێرە قەزای سۆران زۆر بەناوبانگە هەموو گیاکیش دەست دەکەویتن لە ڕێواس و کەنگر و مەسلێکەوارک و دووشێ و سترک و هەرچی برێ لێرە کوڕاد و هەموو نەعوە گیاکەیە ئارێ وەڵە زۆر بەڕاستی ڕۆژانە من دێم سەردانی ئێرە دەکەم حتا سەردانی ئێرە نەکەم قەنەعەتم نایەتن یعنی هەندا پێم خۆشە سەردانیا و گژوگیای بەهارات بکەم چونکە بەڕاستی گژوگیای ئێرە یعنی تایبەتمەندی خۆیەیە ئێستا ڕێواسی باڵەکاتی و دەبەریسی دەکا فەرقە دیگە منتەقی دیکە برا کاردی 2 کیلۆ 500 2 کیلۆ کاردی 500 من دێ ڕقم 1 2 کیلۆ 500 برا